ئەو گۆرانیە لەسەر داخوازی سەرکردە حەسرەت هێناخی چاوەکەی من لەسەر داخوازی گۆرانی لایلایە پێشەشە بە بەلایانی سگرمە پێشەشەنەکە بۆ ئاسیسانە بۆ کۆمپانی سگرمە بە خێراتیان پێڵێن دیسان بەخێر بێن تایبەت بۆ کاکە تایر و کاکە زایدی خۆشەویست بۆ کاکە ڕێباس کاکە عەباسی لارتی و کاکە وەهابی لارتی و کاکە وریا تایبەت بۆ خاڵۆمەهێن ئەو گۆرانی پێشەشی بشی بۆ نەریمانی خۆشەویست و بۆ پەیام شەریفی عەزیز کاکە ڕێباس و کاکە وریا چاومانن بشین بۆی وێنەگەری کارۆ بۆی سەری و ماوەی پێشەشان بێت بشین دەی سەر حەسرەت هێناخی ئەی ماشەڵڵا
پێشەشیان بێ